باشە لەسەر دەستنووس ئێستا دووبارە گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر بژار عوسمان زیاتر یاخود بڵێن درێژە پێدەدەین. دکتۆر ببوورە هەندێک دامانبڕانی لە بابەتەکە پێمان خۆشە لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە باسێکی دەستنووسمان بۆ بکەین. بەڵێ طبعاً دەستنووس لە ناو هەموو گەلانێکی پێشکەوتوان گەلانێکی خاوەن شارستانیەت دەستنووس هەیە کە بڵێن ڕۆژانێکە زانایەکانیان کەسە گەڕیدەکانیان کەسانێکی با بڵێن ئەهلی سیاسەت یان پیاوە ئاینەکانیان بەگشتی بابەتەکانی خۆیان نووسێ یاداشتەکانیان زانستە جۆر بە جۆرەکانی خۆیان نووسە لەوانەیە ئەو زانستە لە نەتیجەی خوێندنەوەی چەندین کتێب بێ یاخود لە نەتیجەی چەندین تاقیکردنەوە و کاری جیاکاری بێ یاخود لەوەتە بەڵێن لە نەتیجەی چەندین گەشت و گەڕان بێتن بەو جۆرە کە ئەوەیە کە لە سەردەمی کۆندا با بڵێن مەطبوع بڵێن چاپخانە نەبوو بە شێوەی مەطبوع ئەو بنووسرێ حتمەن بە شێوەی دەستنووس شتەکان نووسرانە بەدەست نووسراوە با بڵێن دەستخەت بووە ئەوە بووە کە لەو ڕۆدا ینی بۆتە سەرچاوەیەکی سەرەکی لە بۆمانەوەی زانیاریە کان با بڵێن ئەو زانیارانەی کە لە ڕابردوودا هەبوونەکە لەبارەی ژیانی شارستانی ژیانی ئاینی ژیانی کۆمەڵایەتی ژیانی سیاسی هەریەک لەو لایەنانە کە لە ڕێگەی دەستنووسەکان ئێمە دەتوانین بە باشتر بگیرین. دکتۆر بژار زۆر جار مێژووی هەر وڵاتێک کە نووسراوەتەوە ڕای جیاوازی لەسەرە هەندێک زە لە ناو خۆی وڵاتەکەش ڕای جیاوازی لەسەرە دەگوترێت کە مێژووەکە شێوێنرایە ئایا بەڕاستی دەستنووسە مێژوویەکان مێژووی کوردیان شێواندووە؟ خۆی دەتوانین بڵێن بە پێچەوانەوە ئەسڵەن زۆر جار قسەش دەگوترێت کە مێژووی کورد لەلایەن نارانیەوە نووسراوە یاخود لەلایەن کەسانێک کە نەشارەزا بن بە مێژووی کوردەوە کە نووسراوە ئەگەرنا دەستنووسەکان هەمیشە حقیقەتەکان دەڵێن هەمیشە مەسەلەن بۆ نوێستا ئێمە باسی ژیانی ئەوڕۆ بکەین 500 ساڵی تر نووسینەکانی ئێمە کە بمێنێتەوە کە خۆمان لەناو کۆمەلگایەکە بوونە ئەسڵەن دەستنووسەکان لە بۆ ڕاستکردنەوەی مێژووەکانن یعنی ئەگەر بە واقعی قسە بکەین چکە هەتا لە ناو کووردا ئێمە بەهۆی دەستنووسەکانەوە دەتوانین ئەو زانایانە ببینین کە چەندین زانای گەورەمان هەبوونە لە سەردەمانی کۆن لە سەردەمانی دەوڵەتی عەباسی لە سەردانی لە تاریخی خلافەتی عەباسی لە ناو دەوڵەتی ئەیوبی لە ناو دەوڵەتەکانی کە هەتا لە چوارچێوەی دەوڵەتی قەرەقۆیلۆ و ئاقۆیلۆ هەروەها لە چوارچێوەی دەوڵەتی با بڵێن عوسمانی ئێمە چەندین زانا چەندین سەرکردەی گەورەمان بۆ چەندین کەسانی لێهاتوومان هەبووە ئەوانە لە ڕێگای دەستنووسەکانەوە ئێمە تاکو ئێستا مەسەلەن پێیان گەیشتنە لەوانەیە بە جۆرێک لە سەرچاوەکان بە جۆرێک باسکرابن لە یاخود لە قسە جێڕانەوەکان بە جۆرێک باسکرابن بەڵام کاتێک ئێمە دیکۆمنتەکانیان هەتا ئەرشیف و بەڵگەنامەکان و زیاتریش لەوانە دەستنووسەکان زۆرجار دەستخەتی خۆیان دەبینین واقعی بڵێن واقعەکەی ڕاستی ژیانی ئەو کاتەما بۆ دەردەکەوێتن مێژووەکەمان بۆ ڕاست دەکرێتەوە ینی بۆ نمونە ئەگەر نمونەیەکت پێ بدەم لە ڕێگەی دەستنووسەوە طبعا زۆر جار باز لەوە دەکرێت کە ئایا شاعیرانی ئێمە تا چەند زمانی بیانیان زانیوە مەسەلەن بەتابەتی لە کۆندا نالی سالم مەحوی ئەوانە کە زۆر با بڵێن شاعیری گەورە بوونە و بە زمانزان بوونە بەڵام شعرەکانیان بە کوردی نووسە بەڵام لەما کادا توانە و قودرەتی ئەویان هەبووە کە شعر بە زمانی دیکەش بڵێن یعنی من لە نەتیجەی گەڕانم لە ناو ئەرشیفەکان و لە ناو دیکۆمنت و لە ناو دەستنووسەکان لە ڕۆژێکیانە لە کتێبخانەی بڵێن ئیسلام ئاراشترما مەرکەزی با بڵێن کە لە ئەستەمبۆڵ یەکێک لەوانە دەستنووسێکم دیتەوە کە دوو شعری مەحوی تێدا هەیە کە مەحوی شعرەکانی کە بڵێن دەستخەتە کە بە قوتبی عارفینی کورد ناسراوە یاخود نالی زۆر جاران نالی شاعیر ئێمە کەوە دەزانین ینی زۆر جار بڵێن پرسیار دەکەین لەبارەی نووسین و شعرەکانی دەبینین هەر لە مۆزەخانەی یاپێکردی لە ئەستەمبۆڵ دەستنووسی دیوانی شعری خۆی هەیە ینی این مەحوی بە هەمان شێوە مەحوی باشە دکتۆر ببوورە هەوڵ نەدراوە ئەوانە بهێنرێتەوە هەرێمی کوردستان خۆی دەتوانم بڵێم ینی وەکو ئەرکێکی کارێکی حکومی نەبووە یاخود بڵێن بە موەسسەسی ئەوەی هەبووە تاکە کەسی بووە با بڵێن لەلایەن توێژەران و مامۆستایانی زانکۆ و ئەهلی ئەوەی کە متابعی ئەو بابەتەیە زیاتر لە ڕێگەی ئەوانەوە هاتووە نەک لە ڕێگای با بڵێن یانیش گەڕانەکان لە ڕێگای توێژەرەکانەوە بووە نەکلەوە یعنی ئەگەر ئێستا کە من لە شعرێکیان کە ساڵی 2017 کتێبەکەم لەسەر مەحوی نووسی مەحوی لە بەڵگەنامەکانی عوسمانی و دەستخەتەکانی خۆی دەست و خەتی دەستنووسەکانی
طبعا ئەو شعرانەی کە گوتراوە تاکو ئێستا ئێمە لە ڕێگەی مامۆستا عەبدولکەریم مودەڕیس و حەمەی مەلاکەریمەوە ئەو کتێبە دیوانەی کە تەقیمی کتێبەکە شعرەکانی کراوە با بڵێن تەرجمەی و خوێندنەوە لە بۆ شعرەکانی کراوە دەرکەوت زۆر شعری دیکە هەیە مەحوی یاخود شعرەکانی کە بڕدراون وەکو پێویست نەگەیشتونە لە نەتیجە دەستنووسێکە لە شعرەکانی بڵێن مەحوی کەی کاکەی فەلاح ئەرە و شەرەکە هونەرمەند عەدنان کەریم کردوێتە گۆرانی وەکو ڕۆژەوە مەها لەم دوورە دەرکەوت لە مێوە عاشق و ئاهی ئێمە سەرکەوت ئەگە تەماشاکە ئەم شعرە تاواوکاری هەیە یعنی کام لێوە ددانم دی بەجارێ لەبەر چاوم هەموو لەعل و گەوهەرکەت وەنەوزێکم شەوێدا گەیە سرم وتی هەستا هەتاوە دوا لە سەرکەوت تەبان ئێمە لە دیوانەکەی بڵێن مامۆستا عەبدولکەریم مودەڕیس تا ئەوێ دەڵێن بەپیر ئەو ڕۆژەوە مەحوی ئەوەندە بەسەرچوو بوو وەکو شەونم لە سەرکەوت بەڵام لە دواتر لە نەتیجەی گەڕان لە دەستنووسەکان و لە دەستنووسێکی کاکەی فەلاحدا کە دیوانی شعری مەحویە کردەوە تەوان ئەمە بینیمان دوو دێری تر هەیە لە ئەنی کە کۆتایی پێدێنێ دەڵێت دەمت چی پڕ لە دوورجێکی یاقوت نیشانەی مۆری چی خەتێکی زمرود نەوەک هەر چاوی مەستە خۆشی هەرمەست بەلادا دێ کە دێ وەک تورکێکی سەرمەست ئەنی ئەوە ئەو بڵێن چەندێرە شعرەی مەحویەکە تەواوی کردووە یەکێک تر لەوانە لە شعرەکانی هەر لە مەحوی کە لە ناو دەستخەتەکانیدا هەیە و با بڵێن لە نووسینەکانیدا کە لە نێو دیوانە شعریەکاندانیا دوو شعرە کە مەحوی لە نێو دەوڵەتی عوسمانی بە قوتبی عارفی ناسراوە ئەوە زۆر جارش قسە و باز دەکرێت لەبارەی مەحویەوە ئایا تا چەند بۆ من لێرەوە دەڵێم دەتوانم بڵێم یەکێک لە گەورەترین نیشتمان پەروەرەکانی سەردەمی خۆی بۆ مەحوی ینی لە کاتێک کە ئەو چووە بۆ ئیستانبوڵ و لە منتقەی کەدیکۆی دەیتوانی بمینێتەوە ئەنی کە دیداری سوڵتانی کردووە زۆرێک لەو کوردانەی کە دیداری سوڵتانیان کردووە سوڵتان عەبدولحەمید با بڵێن تامان کە حتمما لە لای سوڵتان کەسێکی مەحبوب و خۆشەویست بوونە ئەوە بووە کا بڵێن لە ڕاقیترین و باشترین شوێنی ئیستانبوڵ کە لایە زالیش هەرچی با بڵێن لەوانەیە نوخبەی هونەرمەندەکان و کەسانی دەوڵەمەند و بڵێن کەسانی وەک بڵێ با بڵێن ڕاقی لە ئەوە دەژێن لە کەدیکۆی دەژێن ئەو کەسێکە لە ئیستانبوڵ ژیابێ دەزانێت یعنی ئەو کاتە مەحوی ژیانی خۆشی ناو کۆشک و تەلار و بینایەکانی ئەو کاتە کەدیکۆی هەر نەبژاردە هاتوتەوە سلێمانی دیفاعی لە خەڵکێکی هەژار کرێ لە کاتە خۆ دەیتوانی لە دەربار باە و باشترین موچە و باشترین ژیان و های لای ڤژە بەڵام دەبینین مەحوی لەو کاتە گەڕاوەتەوە ینی کە ئەوە لە شعرەکانی و لە کارەکانیشیدا ڕنگ دەداتەوە لە دەستنووسەکانی یەکێک لەو دەستنووسانە ئەم نمونە چی بوو دکتۆر ئەمە یەکێک لەوانەی کە ئەمە یەکێکە لەو دەستنووسانەی مەحوی کە شعری با بڵێن نەکە خودی مەحوی بەڵام دەستنووسە کە شعری مەحوین نەقل کراوە کە تێدا پێی دەگوترێ قوتبی عارفین ئەنی ئەگەر تەنها یەکیان چکە دوو دانەیە من یەکیان دەمەوە بکەم خۆی بە عوسمانیەکەی زۆرە ئەوەی کە دەڵێ دەردمەندم مجرحم دەرمانە گەلدم یا ڕەسوول سائلم محتاجم ئیحسانە گەلدم یا ڕەسوول من دەبێ بە کوردیەکەی پێتان بڵێم دەڵێ دەردەدارم بریندارم بۆ دەوا هاتووم یا ڕەسوول داواکارم و پێویستم پێە بۆ چاکەی تۆ هاتووم یا ڕەسوول ئاگری حەسرەت گەیشتە گیانم دەری دێنم بە تۆی دەبەخشم لە ڕێگای گەیشتن بە کەعبە هەوڵمدا و غەریبانە کەوتم یا ڕەسوول بە عەشقەوە بۆ دیدارێکی بینینی تۆ هاتووم یا ڕەسوول جگە لە بەخشینی تەمەنم بۆ بەخشینی گیانیشم هاتووم یا ڕەسوول من ڕەت مەکەوە من قبول کە ئەی سەرچاوەی شەفاعەت بۆ لای سوڵتانێک کە مەبەستی خوا بۆ لای سوڵتانێک هاتووم کە وەکو تۆ چاکەی زۆرە یا ڕەسوول زۆر باش دەست خۆشبی دکتۆر ئەوەنە چڕ و پڕە هاکار ماشەڵڵا ئەوەنت پێ دکتۆر نازانین لەکوێ لەگەڵ تا بڕۆینەوە دەست پێ بکەینەوە زۆر باشە دکتۆر بژار بۆ پێیکە هەم دکتۆرات لە بوارەیە هەم خۆت لا کردووەکو اختصاص زیاتر لەم ڕێ بڕۆی ئەو توێژینەوانە کە کردوتە چی دۆزیوەتەوە لەسەر سەرکردە کوردیەکان ینی لەسەر شێخ ئەحمەدی بارزانی شێخ عەبدولسەلامی بارزانی هەموو ئەوانەی ترچی هەیە بەڵێ خۆی بۆنەوەی کە ئەو ڕۆکە ڕۆژی دەستنووسی کوردیە با زیاتر هەر لەسەر دەستنووس قسە بکەین وەکو بەڵگەنامە بەڵێ زۆر شتی با بڵێن کە باز نەکرا زۆر شتی نەزانرا و کە ئێستا ئەمە دۆزیمانەتەوە لە نێو ئەرشیفەکان لە نێو ئەرشیفی عوسمانی لە نێو ئەرشیفی بەریتانی لە نێو ئەوە بەڵام لە دەستنووسەکاندا من دەمەوێت یەک دوو شت ئاماژە پێ بکەم بۆن منە خانزادی میری سۆران یەکێکە لەوانەی کە خۆم لە تێزی دکتۆراکەم ئەو لەسەر ئەولیا چەلەبیە لەسەر دەستنووسی ئەولیا چەلەبیە ئەولیا چەلەبی وەسفی دەکا کە دەڵێ خانزادی میری سۆران سەرکردەیەکی سەربازی ئەن لەگەر ئەوەی کە میرێکی مێنشینی سۆرانە سەرکردەی سەربازی گەورە و بەهێز بووە کە 50,000 سەربازی لەژێر دەست بووە دائیم بە ماینێکی کەحلان دەموچاوی خۆی بەستەوە بڵێ
پێچەبەندێکی کردووە بەوە هاتووە پێشڕەوی سوپایەکەی کردیا تەنانە دەڵێت چەندین جار مناتقی دەرگەزێن و بانە و ئەو مناتقانەی گرتووە کە سەرمەشقی سوپایەکەی کردووە یعنی ئەوانە لە مەخطوطاتەکان نەکەوتو لەسەر سەرکردەکان بەڵێ ئێستا من دەمەوێت باسی بکەم تەنانەت لەسەر ینی هەر لەسەر خانزاد ئەگەر شتێشتر ئەوەیە خانزاد تەنها هەر سەرکردێش سەربازی و میرێکی گەورە نەبووە بەڵکو ئەگە سیر بکەن هەر لە ناو دەستنووسەکان لە مامۆستا محەممەد علی قەرداغی چەند دەستنووسش دۆزێتەوە کە پیشانمان دەداتن بابن خانزادی میری سۆران مەدرسەی دروست کرد کتێبخانەی دروست کرد ئەوەی کردووە سەبار بە سەرکردەکان دیکەش با بڵێن لە سەدەی بیستم بەڵێ ئەگەر بۆن منە باسی شێخ عەبدولسەلام بکەین من بە حکمی گەڕانم لە ناو ئەرشیفی عوسمانی طبعا لە ناو ئەرشیفی عوسمانی چەند نامەیەکەیە کە ئەو کاتە سلێمان نەزیف والی مووسڵ ئاڕاستەی بڵێن وەزارەتی ناوخۆی دەوڵەتی عوسمانی دەکات وەک بڵێ تاوانەکانی شێخ عەبدولسەلام بارزانی دەژمێری یەکێک لەو تۆمەتانە کە خراوەتە پاڵی هەر لە ناو دەستنووسەکە کە ئێستا وەکو بەڵگەنامەیەک تۆمارکرا بەڵام لە ئەسڵدا نامەیەکی دەستنووسە دام بەوە دادنەیە کە شێخ عەبدولسەلام یەکێک لە ینی با بڵێن لە ڕوانگەی دەوڵەتی عوسمانیەوە لە ڕوانگەی حکومڕانی ئیتحادی تەرەقی با بڵێن دەوڵەتی عوسمانیەوە کاتە یەکێک لە تاوانەکانی ئەوەیە کاری کرد لە بۆ سەربەخۆی کوردستان و حکومەتی سەربەخۆی کوردستان ئەوە یەکێک لە تاوانەکانتی شتێشتر کە لە ئێستادا تەفاسیلی کاتی گوتنی نیە ئەوەمان پیشانەدا ئەو کەسەمان پێ دەڵێ کە چێە دەستی هەبوو لە دەستگیرکردنی شێخ عەبدولسەلام بارزانی چێ تەسلیمی کردو و چۆن تەسلیم کرا بە تەفاسیل وەکو ئەوی سیناریۆ فیلمێک نووسرابی بە تەفاسیل ئەو شتەی تێدا هەیە ئەوە لە دەستنووسەکانیانی زۆر ئەمە لەکوێ بوو دکتۆر ئەمە لە ئەرشیفی عوسمانیدا هەیە بەڵام لە ئەسڵدا دوکۆمنتەکە دەستنووسە وە شتێکی تر کە زۆر گرینگە هەر لە ناو ئەو دەستنووسانەی خودی دەستنووسی شێخ عەبدولسەلام بارزانیدا ئەوەیە کە ئێمە زۆر باسی کۆمەڵە ویانە کوردیەکان دەکەین باسی جوڵانەوە ڕۆشنبیریەکانی سەرەتای سەدەی بیستم دەکەین دەبینین شێخ عەبدولسەلام لە بارزان کۆمەڵەیەکی دروست کردووە بە ناوی کۆمەڵەی قادیە و تەنان لە دیکۆمنتەکەدا لە سلێمان نەزیف ڕێک نووسیتی ئۆنون ئاماجی وەتەنە ئیشلەر یعنی ئامانجی ئەو کۆمەڵەیە ئەوەیە کە خزمەتی نیشتمان بکە ئیش لە بۆ نیشتمان بکە ئەوە جگە لەوەی کە مەسەڵەن ویگرامە ئەرشیفەکانی دیکەی بەریتانیا ئەو کە چەند باسی شێخ عەبدولسەلام دەکەن لە بۆ هەوڵەکانیان لە بۆ سەربەخۆی نەکەر ئەوە مەسەڵەن ئێستا لە شێخ ئەحمەدی بارزان زۆر جار قسەیەکەیە لەسەر مێژوو کە لەسەر شێخ ئەحمەدی بارزان دەگوترێ ینی زۆر جار لەلایەن نەیارەکانیەوە لە بۆ لێدان لە کەسایەتی شێخ ئەحمەد تاقەن بە چاودێری و سەرپەرشتی بەریتانی ئەوەیە کە دەگوترێت کە ئەنەما شێخ ئەحمەد لە دینی ئیسلام وەرگەڕایە بوویتە مەسیحی یان ئەوەتە ڕێی ئەوەی تەشجیعی موریدەکانی کردێ گۆشتی بەراز بخۆنی یان نازانچێت تەقەن ئەوە دکتۆر وەڵامێکی لۆژیکی باشە ئەمانەوێت بە وردەکاری ناچینە ناو دۆکومنتەکەەوە چییە و چیتیا بووە باشە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێستا دامەزراوەیەک هەیە هەوڵتان ناوە بۆی کە دامەزراوەیەکی فەرمی بتوانن بۆ نمونە کە باسیەوەتە کرد ئەمە لە ئەستانبول هەیە من لێرەوە خەم ئەخۆمەڵم بۆچی سەرمایەکی ئاوا گەورەی ئێمەیە بەڵام لە شوێنێکی دیکەیە کەواتە ئێوە چیەکەن کە بە شوەیەکی فەرمی لە هەر شوێنێکی دنیا بێ بتوانن ئەمانە وەکو سەرمایی ئێمە بهێنەوە خۆی وەڵامەکە تار بە خاڵێکیش ئێستا دەدەمەوە لەگەڵیدا تەنها مەبەستم ئەو لە گرنگی دەستنووس ئێستا دەستنووسێ هەر لەسەر ئەو بابەتە شێخ ئەحمەد کە دەڵێ ئەسڵ و ئەساسینی ئەو بابەتان تەنها پلان و پرۆگرامی وەک بڵێ بەرنامەیەکی داڕژراوی بەریتانیەکانە لە بۆ لێدانی شێخ ئەحمەد ئەو وەکو لایەنە سیاسەکە کە دەرێ ئەسڵ و ئەساسینی ئەو تۆمەتانەی کە دروست کراون ئەوەی دیکە بەسەلەی با بڵێن کە هێنانی ئەرشیف و دەستنووسەکان من شتێک بە ئێوە دەڵێم طبعا ڕۆژێک لە یەکێک لەو هونەرمەندە دیارانەی کوردستان دانیشت بوون باسی ئەو کرا باسی گەڕان لە دوای گۆڕی نالی و ئەوانە کرا گوتی چەندی تێچێ بێنرێتەوە منش لە خۆڕ ڕقەمەکەم گۆ ینی هەر بە ئەوەی وەکو باڵێن لە هەولێریان بە تورکمانی گوتنی ئەڵڵا قۆیسان ڕقەمەکەم پێدادا گوتم ئەوەندە دۆلارەی دەوێت وتی باشە هەوڵدەم گوتم باشە تۆ ڕووفاتی نالی تاکو ئێستا باڵێن ئەگەر ئێستا ئەم پەرداغا باڵێن ئەم پەرداغا چێلەکەی گۆڕی نالیە نیتمە طبعا لە هیچ شوێنەی ئەستانبول تاکو ئێستاکە نەماوە گۆڕی حاجی قادری کۆیی بە هەمان شێوە ئاوا نەماوە بەڵام گوتم گۆڕەکەی مەحوی لە تەنیشتانە بۆ ناچن ئەو ئاوادانکەنەوە کە لە کاتە خراوەتە ناوە خۆی ئەو هەوڵانە هەیە هەوڵەکانی کە لە بۆ کۆکردنەوەی ئەرشیفەکان هەوڵی تاکە کەسینە هەوڵی کەسانی ئەکادیمینە زیاتر هەوڵی ئەو کەسانە با بڵێن لە ڕوانگەی باڵێن بوونەتە سنتەرێک بوونەتە دامەزراوە بەڵام هەتا ئێستا دامەزراوەیەکی فەرمی بابەتێکی دیکە هەر لەسەر بابەتە دەستنووسیەکان چۆن دەناسرێتەوە کە ئەمە دەستنووسێکی ڕاستیە ئایا شێوازی کاغەزەکە ئەوەی کە قەڵەمەکەی پێی نووسراوە چۆن دەناسرێتەوە خۆی بزانانی ئەمە کۆپینە یاخود
سەر لە نوێنە نووسراوەتەوە خۆی ئەگەر سیر بکەن لە شێوازی نووسینی کۆندا 12 جۆر نووسین هەیە بە ڕقعەیە هومایونیە بڵێن 12 جۆر لە نووسین هەیە ئێمە بەو شێوازە نووسینانە دەزانین کە ئەو نووسینانە ئەو تاکتیکێکە ئەو کاتا بۆ ئێستا هەبوو یان نەوەیەک دوو لە جۆری کاغەزەکە لە ئەدای وشە دەربڕینەکان مەسەڵەن لەوانەیە ئێستا هەندێک وشە هەبی لەو کاتە بەکاردێنرا ئێستا هەر نەمابی لەناو با بڵێن لەناو ژیانی ئەومان ینی بەو جۆرە ئێمە دەتوانین کە دەستنووسەکان بین و هەر دەستنووسێکیش ینی تۆ ئەگەر ئێستا ئەو لاپەڕێ سپیە چەند ساڵێک بەسەردا بڕەوە هەر زەر دەبێ و کۆن دەبێەوە پێوەی دیارە بێت کە تا چەند با بڵێن ئەوەی لەسەرکراوە بەڵێ ماوەتەوە دەستنووسەکانیش بە هەمان شێوە ئەوەیەوە ئەوەی کە گرینگە بەراوردکردنی زانیاریەکانە لەو کاتی لەگەڵ مەسادری دیکە سەرچاوی دیکە مەسەڵەن کە شتێک ئەو لەناو ئەوە دەیڵێ ڕاستە 100% با لە سەرچاوی دیکە نەبێت بەڵام لایانی کەم با 150 با 140 با 160 لەناو سەرچاوەکاندا وەک بڵێ بۆ چوون و قسە و باسی لەبارەوە کرابێت بۆ دەزان کە ئێمە دەستنووسەکان ئۆرجیناڵە یاخود ئەوتە دروستکراوە دکتۆر زۆر خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتن بە هیوایین کە ئەم ڕۆژە ببێتە دەواازەیەکی گەورە بۆ کۆکردنەوەی هەموو ئەو سەرۆت و سامانەی ئێمە کە هەیە لە کوردستان و کەسانی ئەوە بۆ هەستکردنتان لە بەرپرسیایتان بتوانن بابەتی زۆر باش لاوە دکتۆر حەگبێکی گەورە زۆر سپاس خۆشحاڵ بین سپاس